خوشکە تاوان فەرموو خوشکە باشەکەم. سلام عليكم مامۆستاگیان. عەلەیکوم السەلام خوشکە باشەکەی من. باش مامۆستاگیان. وەڵڵا الحەمدوللا دادەیگیان خوشکی گەورەم. خوا سەلامەتی. مامۆستاگیان پرسیارێکم هەبوو. فەرموو کچی باشم. وەڵی مامۆستاگیان بوختانێکم بۆ کراوە ئەمێ بزانم ئەو کەسە کێیە. چیت بۆ کراوە؟ بوختانێکم بۆ کرا بوختان. بەڵێ بوختانت بۆ کراوە. بەڵێ ئەمێ بزانم ئەو کەسە کێیە هەرچەندێک ئەگەڕم نازانم کێیە. ئەمێ ئەو کەسە بدۆزمەوە. دەیکە نازانی باشتر کە نازانی ئیشەڵا لەسەرەوەش قسەت بۆ دەکەم ئیشەڵا تۆ خۆی خوا تۆی خۆشویستووە کە بوختانتر نازانی. ئەسڵان قسەیەکم بۆ کرا من هەر ئەو قسەم نەوتووە وتیانە ئەو تاوانە شوێنەکە من هەر ئەسڵان ئەو کاتم هەر لێ نەبووم. الحەمدوللیلا کە تۆ خۆت دۆ دەناسی ئیشەڵا ئێستا بۆ ئاودانی دڵی جەنابەت دڵخۆشکردنت قسەت بۆ دەکەم. بەسەر چاواندا بەبێ گومان بوختانیانی ناوناشرینکردن بەڵام گوێ لە برای خۆت بگرێ ئیشەڵا خوشکە تاوان جا بزانە ئیشەڵا کۆمەڵە قسەی جوانت بۆ دەکەم دڵت ئاو بخواتەوە. زۆر شتم تاقیکردەوتیان ئاوا بکە ئاوا بکە یەتە خەویان چی بکە. نانا من زۆر من ئێمە بەخەبەرین ئێمە میلەتێکی بەخەبەرین مامۆستای بەخەبەرین ناچین پەنا بۆ خەوان نابین پەنا بۆ قورئان و سیرەی پێغەمبەر دەبین صلی الله علیه وسلم. من لە ڕوانگەی قورئان و سیرەوە جوابت دەدەمەوە ئیشەڵا تۆ کە موسڵمانانە پرسیارت کردووە ئێمە میلەتێکی بەخەبەرین زۆر پەنا بۆ خەونان نابین ئیشەڵا خوشکە تاوان تۆ گوێ بگرە لە درێژەی بەرنامەکەدا بەسەر چاو من قسەت بۆ دەکەم. خوای گەورە ئێوەش پارێزێ ئینشاءالله خوا کەرامەت و ڕێز و سەمعی هەموو موسڵمانان پارێزێت. خوشکە تاوان دەڵێ بوختانم بۆ کراوە بەڵام چەند ڕێگەیان پێوتم دەمەوێت بوختان چیەکە ئەو کەسەی بوختانی پێکردوم بزانم چێیە نازانم وەڵڵا ئەوەی کە نازانی خوا ڕەحمی پێکردی. بەڵام خوشکە باشەکەم هەموو ڕۆژێتەوە قورئان گوێ لێ دەبێت قورئان دەخوێنیەوە سیرەی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەڵڵا واجبە شارەزای بین. بەڵام سیرە خوێندنەوە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر بۆ خوێندنەوە نییە بۆ کارپێکردنە. دادە تاوان ئێخۆ تۆ بیستوتە لە سوورەتی نوردا سوورەتی نور چەند ئایەتی باسی بوختانەکەی خاتو عایشە دەکات چەند ئایەتی باسی ئەوە دەکات پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکاندا چەند دڵیان ناڕەحەت بوو. خۆ سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بخوێنەوە دادە تاوان دایکی ئێمە خاتو عایشەیە بۆ ئەم بەسەر هاتانە لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوویاندا ئەزانی پێغەمبەر چەند دڵی ناڕەحەت بوو. خاتو عایشە ماڵەکەی پێغەمبەری بەجێشت و چۆ ماڵی باوکی چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم هێندە دڵی ئازاری خواردبوو ئەو لوتفەی جارانی لەگەڵیان نەمابوو. بوختان ئەزانی بوختان وەکو چی وایە کاتێک کە تۆپێ قوڕ بە دیوارێکا دەدەی تۆپە قوڕەکە نەشیگرێ لێش بێتەوە سەیەکی شوێنەوارێکی بەجێ هێشتووە هەر شوێنەوارێکی بەجێ هێشتووە تۆپێک کە پیس بێ بە دیوارێک کەوت تۆپەکە نایگرێ دیوارەکە ناگرێت بەڵام سەیری کە شوێنی تۆپەکەی بەجێهێشتۆ بوختانی جوایە. بوختان بۆیە یەکێکە لە تاوان هەرە گەورەکان بوختانچیان دڵنیا بەڕێ سوا دەبن. بەڵام خوشکە تاوان تۆ دڵی خۆت بەوە خۆشکە تۆ دایکی تۆ پێشەوای تۆ خاتو عایشەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کچی ئیمامی ئەبوبەکری سیدیق ئەو بوختانە گەورەی بۆ کرا هەموو شاری مەدینە و دەوروبەری تەنیەوە. بەڵام خاتو عایشە داوای نەکرد خوا بزانم چی ئەم بوختانەی پێکردوم هەر فەرمووی خوای گەورە سەبر دەگرم فصبر جميل يا ربي خوا صبر دەگرم هەر دەیفەرموو حەسبی الله ونعم الوكيل تۆش بەزەوە بڵێ خوا من تۆم بەسی گرنگەوەی الحەمدوللا خۆم دەزانم کە پاکم ئەوە زۆر گرنگە. یەکی حەقوا زۆر خەفەت بخوا کە خۆی پیس بێت تۆ دادە تاوان کە خۆت دەزانی الحەمدوللا پاکی بەس بڵێ حەسبی الله ونعم الوكيل یا ربی خوایە کاری خۆم بە تۆ دەسپێرم کەسایەتی ناشرین نابێ. واللهی خوای گەورە بە نەسی قورئان خاتو عایشەی تەبریە کرد تۆش دڵنیا بە مادام خۆت پاکی و پەنا بۆ خوا دەبەی حەد مێشکی خۆت بەشتەوە مەشغوڵ مەکە. ڕەزامەندی خەڵک چییە؟ دڵنیا بە خوا کارێکی وا دێنێتە پێشەوە لەبەر چاوی هەموو خەڵکی موسڵمانە خۆشەویستت دەکات. ئەو کەسەش بە خوای بسپێرە بەس بە تۆڵەی خوای بسپێرە خۆت بەوە ماندوو مەکە من کێیە و وا چووی دوو قسەت پێوت وا چووی دوو شەی ناشرینت پێوت برینەکەت قورستر دەبێت قوڵتر دەبێت چی لێ دەکەی خۆ بەگرتین ئەگناش گیرێ وازی لێبێنە بڵێ یا ئەڵڵا بە تۆم سپارد جا بزانە لێدانی خوا بۆ بوختانچیان چۆنە. پاک بە خوشکی من بێباک بە چاو لە خاتو عایشەی خێزانی پێغەمبەر کە صلی الله علیه وسلم داوای لێبوورنی لە پێغەمبەریش نەکرد داوای لێبوورنی لە کەس نەکرد فەرمووی خوا بەس پەنا دێنم بۆ تۆ من خۆم دەناسم چەند پاکم خوایە من چەند لەم کارەی کە درایە پاڵم چەند بێگوناهم یا ئەڵڵا خۆت بێ بە هاوارمەوە دەفەرمێ واللهی تەوەقوعم نەدەکرد قورئان بێتە خوارەوە لەبارەی منەوە. دەوەم گول لەوان پێغەمبەر صلی الله علیه و سلم خەونێک ببینێ دڵی ڕووناک بێتەوە بە شتێک
ئەم تۆمەتە بڕەوێتەوە بەڵام خوا قورئانی ناردە خوارەوە دادە تاوان تۆش خوا ڕزگارت دەکا مادەم الحەمدولله تۆ خواناسی و پاک و ڕەوش بەرز و ڕەوش پاکی بێمنەت بەر لە هەموو قسەی خەڵکی کاری خۆت بەخوا بسپێرە وازیش لەو خوڕافیاتانە بێنە ئەوانە هەموو درۆ دەلەسەن ئەگە فڵان شتە بکەی دێتە خەیاڵتەوە یان فڵان ئەوە خەون دەبینی چێ وختانی پێکردووی ئەوە لەوە چێ شەیطان بێتە خەونتەوە دڵنیات دەکەم شەیطان بێتە خەونتەوە بڵێ فڵان کەس پێوتووی لەسەر شکلی پیاوچاکێک بێ ئەوەندەی تر ماڵوێرانت کات تۆش بچی یەخەب بە کەسێک بگری فەقیرە ئاگای لە هیچ نییە شەیطان لەو ڕێگەیەوە فیتنەیەک دروستکە ئەگە خەونی واش بینی نەسی بڕوای پێ بکەیت ئەو خەونانە لەلایەن خواوەنین کاری خۆت بەخوا بسپێرە خوای گەورە هەموو خوشکانمان هەموو کچەکانمان لە بوختان بپارێزێ و ئەوانەی بوختانیان بۆ کراوەکو خات و عایشە ئێوە شوێن کەوتانی خات و عایشەن تابان خان کچانی پاک و پوخت بەڕاستی وەکو دایکی عایشە فەرمووی هەر کچێک پاک و پوخت و لەبەرچاو بێ وەڵڵا بوختانیشی بۆ دەکرێت بەڵام پاکان خوا دەیان پارێزێ ئینشاءڵڵە تۆش خوای گەورە پاداش دەداتەوە بۆ ئازار و ناڕەحەتی کە تووشت بووە